كالمساطة بس مساطة سير كانوا بيب كانوا برلساطة همو هفتان بابتي جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان كالمساطة بس سرهاتا تنزاوية تراجيدية كوميدية تنزاوية تراجيدية كوميدية أو سردما قباحتا روبي استانا رحتا قناعتي هيت نماوە كسا قايلا كس نماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمەساتە بەس مەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە گەرمەساتە بەس سەرهاتە تەنزاویە تراژیدیە کۆمیدیە تەنزاویە تراژیدیە کۆمیدیە تۆ گوێ لە من بگرە قسەی زیامەکە حسێن وتمان برایم بەڵام خەریکە ناخۆشیەکەی ئێ معقولە بە قوربان تۆ 3 مانگە کرێ خانوون نێاو بە من هەتیو بە خێوەکەم چی دنیا و کرد بە واستە هەموو کەس و کارە تێگەیانم وەڵا خانوویەکی هەیە ناماتی ئەوە یامیتێ 3 مانگە کرێ نێاوە قسە زۆر مەکەیسە تۆ لەکوێی لە ماڵەوە ئێسێم بۆلات دوو قسە لەگەڵاکەم وەڵڵا ئەرێ پەریە و چایە نەبوو بەخوا زانجی غازی تێنەماوە خۆڕ بەسەری باوە ئەی. اینجا نۆبەی غازە خۆ بڵێکیکەمان هەیە باشە. بەس بۆم ناڕاتە ژوورە بێتە بۆم بەری باشە دی دەستە خۆش بێ خەیناکە خۆمەوە بۆکەم خۆ بۆ تۆ سەپارە لە کاکە حەسەن قەرز ناکەی وەڵی خۆ داوای لێ بکەم ئەماتی خوا هەڵ ناگرێت چەندم بی ئەماتی بەڵام بەخوا لە ڕوونا شەرمەکەم ڕێ بۆ چی ئەوڵاوەوە نەپیاوی چاکە بەخوا وەڵام من وازانم برای خۆمە هەبرای توێ بەخوا لە برای من چاکترە نەخۆ کوڕەشی باشە خراپ نییە جاوەختی خۆی باوکم بە ڕەحمە بێ دایم پێوە ئەو حەسەن ئاگا و لە حسین بێ کە حسین خەریکی مەکتەبە ئەو ژەر خەریکی پارە باشە ڕاستەکەی بەخوا کاکە گیان بە قوربانی بم بەخواونم خۆشەوە ئەزانم برا گەورەی خۆمە ماڵی ئاو بێ خوا لێمان زێکی لە داوا بکە ئیشەڵا بابینم داوای لێکە ئابزانە دەرگای کێیە واو یاستە دێ خێرا فەرمو کاکە گیان یاخوا بەخێر بێ الله السلام عليكم عليكم السلام يا اخوة بخير يا بخير يا یاخوا بەخێر بێ باشی کاکە گیان براشن ئەحواڵە باشە عالم ئاوم نەخواردوێتەوە تۆزە بخۆرەوە یاخوا دەستی بەخێر خۆش بێ بێ. سەر چاوەکانم حسێن ڕاست و ڕەوان خەریکە ناخۆشیەکەیت بو حسن جان خير کاکە جام تۆ 3 مانگە کرێ نێاومەتێ اها كريال جا والله بساقم حسن جا خو منش بخوا حكمت بعاشيني او ما تتابعوا بينا وەرە بابە قابلە من لە عەقدەکەیان نووسی بێتم دوای مەعاژە بێ کرێم بیتێ حسێن برایەتی ئاوان نابێت يا اخي بساقي او تشاوبم كبيم نبيت شيب كما سمن بيوابم يوم داوي قرزي ليبم غاز معنا معه والله بە حياتی نەیە بۆ قەرز بۆ لای من کاکە براژ ناخە تۆ سەیریکە کاکەم منێژ خانوویەکەم ماونەتی معقولە 3 مانگە کرێتان نێومەتی ئەبێشتی وە من 1 ساعتە بە شان و باڵی توێ هەڵێم وەسفی تۆ ئەگەم ێستا هاتی تۆ بەسەریمە بۆ گلەی و پارە هاتووی بەخوا براشن یەک شتان پێ بڵێم حسێن جۆ بگرێ بالي آخر موعیتان سبێنەیە هاتم چۆڵتان کردبوو سەرسەر و سەرچاو چۆڵتان نەکردبوو پۆلیستان بۆ بەڵان ولا حسن عيب اما برايكي لدايك وباوكي ابوين لسكيكا قوربوين لست اواي تعدام ليكي اهانه مكي بو بارا حسێن برامان برایی کیسەمان جیایی اي تەواو برايت يا كمان اي كسايت يا كمان گۆرە بابە خۆ من هەتیو بەخێو ناکەم تۆ هەر دانیشتی خەریکی خوێن و مەکتەب و نازانم چی بزانم هاچی و کرد بەچی بۆ خەریکی کەسابەتێ نەبوو وەکو من بێ بەڵا بیت یاومە بەکرێت سبێنێت چۆڵتان کردبوو سەرچاو چۆڵتان نەکردبوو پێتان ناخۆشە بێ ڕێک تەلەفۆن بۆ شوڕتاکەم بێ بە شەق پێتان وەڵا زۆر عیبە کاکە ئاواتویتە سەر ئێمە عیب ناکەی داوای پاراکەی تووچی بۆ گلەی و پۆلیسیشمان بۆینتە سەر ئاوا بێ برایەتی سبەینە ئێمەوە بۆ ئێرە چۆڵتان نەکرد بێ واوەیلا لە حاڵتان گورە وەڵا ئاڕۆین ئێمەش پێویستمان بەوە نییە حسن کاکە جان گیان بوليسي نايا وباش شقي شمتي هلنا داني شجنك اخوا قوريا
ئینشەڵڵا بە ئیزنی خوا بەیانی بۆی چۆڵەکەم چکە برامە با برایەتەکەمان بێنێ لەسەر خان و پێویست ناکە ئەمە یەکتی عاجزکەین. تعجبم لێ هاو بۆچی وای لێ هاتەوە لە بەرچاو تەنگ بووە. ژنەکە نەجات چیکە لەگەڵ حسێن وەڵا پێم وتم حسێن گیان عاجز مەبە ئەم شەو ئاخر شەو لەم خانوایە بەیانی چۆڵێکی سەرچاو چۆڵی ناکەی بە پۆلیس پێ چۆڵەکەم بەشە دەتخوا عیب ناکەی برای خۆ لە خانووا کرێ نایەتە دەریەکەی لە خانوەکە عیب نییە بابە عیب نیە منیش پارەم پێویستە خۆ بەلاش نەماوەتێ سێمان کرێ خانووی نێ ژنەکە دوو قسەی ڕاست بکە جابانەیە مەعاش نییە پارە نیە لە کوێ قەیچێک کاس هەبرێ هەبێت کورە بابە من یاومە ئەو بە 200,000 تیان نەبوو یامە بەژنێکی عەرەب بە 400,000 کێش ڕەبیع چی ڕەبیعەکە چییە جوانە؟ نه مەقسەدم جوانەکەی نییە سەری مانگ ڕێگەی کاتە ناو دەستمەوە ئێوان مەعاش لە کاتی خۆیان وەرەگرین ئێمە بڵێن چی؟ کەیفی خۆیەتی هەموو شتێک بەو شێوەیە ئەکە منیش پارەم پێویستە یەک دقە با تەلەفۆنی بۆ ڕەبیع وەڵڵا عیب بەخۆ نەبوون و نەدیوە عیب ناکەی سەبری نەکردا بە براکە پارەی هەبووە قەیچێکا بۆچی دەرێ کرد بەسە یەک دقە تەلەفۆنی چێتە سەر جادا دەبەسە با مژدەی بم بە ڕەبیع بڵێم بەیانی خانووەکە چۆڵە بێ عربيك وختو هاد هيك ها؟ نايزان من عربي لك يوزان الو شلونك ام الربيع؟ يا هلا ومرحب والله اني اريد مجدانه مجدان بابا مو زنيانه مجدانه بلا ججنانه ججنانه تقول عيب زي او باكر ماكو هاي بيد مال حسن هاي فقر اي باكر يطلع راح الريحه الى برا اذا ما راح برا بالشلاقه يطلع برا ايه وإلت هاي هدية مني إلت لا هسه تدري اسمعني فد دقيقة واحد أنا بتواصل انت بعربي 0 بابو رقم تلفونه نتواوا اسمعني أم ربيع هاكو ماكو بينصد 500 يشيل 100 ايش قد يبقى؟ ايه رحم الله والديك 400,000 دينار شي مردو يعني مردو؟ لا اي ايه وباكر اني اجيلك ما محتاجه شيء بلا كاولي ما كان خانوكا انا وبي انا مالم بزامنوك او كهرباء بيويز بين نقص بيت او اويه ان شاء الله كاولي كانوا بلاقي بيونا ان شاء الله باكر اني اجي يمك باكر ونحكي يلا في مال الله اهلا ام الربيع اهلا وسهلا شي بي كانيني يو نوتم هاتشي نوتم هاتشي نقصان بوتاكم حقي خويتي حقي خويتي شي ما نهجنك شي ولا ناوين برنجو مريشكيكم لينا وطواو اما مهمه هموش هرشيك باخواني بري دابا صبروا شنو يستان بامنا باكم دبر شلون عيني شلون خلي على عيونك شلون عيني براي خويا لخانوا درك عيبش ناكا ناس أنا بدنا تبيلم شو بيلم سم. يباشا تلقى مكانه ونسيوا. نا أبي نمنا نسيوا دستيك وتكيش بكرة السيلة باشا كان. باشا بس هو جواب كان بيني تواني. خبرني بمالي باوكه. إيه. ما جول تاخم يا ما بدواتها نيتو. نا خمنا بيبيتو بشر معاي. إيه باشا سري شي مالي ربيع يوم زالم هيك نقصان يبو نقصان كان يبو شاك آخر كريتي تازه نابت. يدوايا. ربيع. خم يا ما بدواتها. دسر كودي. يعني تسيارة كم تسراوة؟ تسراوة؟ أيوة نما وجنك اللي ردا مناشرين بخوات زيكي بعقل بردويتي السويتش قال لي قومة آخر بابي السويتش تسراوة بقول أنت تالي كردوها السويتش والله بدها زاد دروسية كانوا تشيب كين يقدق تلفونك تلفوني بكم بو ربيع يعني على ربيع بو بوليس يقدق بوليس الخالة ربيعة أخويا طولي أواني عم بردي بيم أو عربانة عم بابا نانا يقدق الو بوليسا كاكا كان سيارة كم تزراوة والله ام بياني هات مدلونا مابو عنوان اسا لوكيشن يبوني لهم بقربانهم زوفري هم كونو سيارة مدزراو بوم دوزنو
ئێستا لۆکیشنێ بۆ نێرم دەی خوا حافیز خوا لەگەڵ خوا تخوا یەک دەخە يكي بوم ربيع نەبا بنەوەم ڕەبیعی تازت شو ئەو لۆکیشنم نار بە پۆلیس با تۆزێک کە بگەنێرە معقولە سیارم دزراوە اوش اوش وڵا سەیرە اخذتوا تاكيدي لنا الراوقات وەرە ئامر خۆم ناهاتمەوە دامنا نانیشم خوارد و دانیشین سوحبەتمان کرد و دوو تەلەفۆنیشم بۆم ڕەبیع کرد سیارەکەم لەبەر دەرگای و بە قەبری باوکم نداوى مالي ام ربيع عمشو ليه بجيب لي وەرە ژنەکە ئەمشۆ ئەو تا سویچەکەی لای خۆمە بەشکو پۆلیس خێرا بێت بوليس بخواي كان خوا قوري باش كم ان شاء الله بيدوزينا واتخوا ما بەس بزانم لای چیە هەر بە پلایس دانی دەرێنم ڕۆحەکەم ئاخر ئەڵێ لەکوێ ڕۆحەکەم من لۆکەیشنم بۆ دۆزیێتەوە بە ساقێ بم ئێ بۆم نەناردویت ئەستا تۆ لەکوێیت ئەیدە هەڕێک وەرە هەڕێک وەرە بینایەکی سپێ بینیت پێم بڵێ ئێستا بڵسەبن لەکوێیت ئەوە تام لە پێنجتەوە ئەمە لە تەن ڕۆحەکە من یەکدانە سەعاتە لۆکەیشنم بۆ جاوەرە ئەمە خەزنە بێ بە ناموسم هەر نادۆزرێ بە ساقم تۆ لۆکشتەکە خەڵت ناردووە بووم یەک دانە سەعاتم بۆ دەکەر هەر بە پێی قاسم ئای قاسم باشە باشە بە ساقێ چی لە قەڵ علاجم کە کاکە سیارەکەم دەزراوە بە قوربان چه زیوەتی دەتخواوەری جاخم بمزای خۆمە چون بەشەکەم هێنا شکل لە کێیە لە چێ نییە جاشکم عەدەواتی لەگەڵ چیا هەیە نەو بیست و ئەڵێ دڵ یەکە و شک هەزارە ئادیزانم شکم لە هەرچی کوڕەکانی قزورم هەیە بە داوای لێبوردنەوە تەبا يعني بلا كانم نۆ ئامۆزام هەیە یەکی حەو مناڵیان هەیە شکم لە هەر هەموویەتی دایرەکەم 245 کەسی شکم لە هەر هەموویەتی چیتر جا چیتر نا گەڕک لەم سەرەوە بیگرە هەتاکو ئەو سەر هەرچی نێرینۆمیینە هەیە شکم لە هەر هەموویەتی بيرت سیارەکەم هێتەوە ام ربيع ئەو شتی وان ناکە جا براکەم وڵای ئەمە تۆ باسیەکەی مەگە قاتیرە مەقتورەیەک بێن هەمووی تێکەبیەوە بۆ مرکز ئەوە ساحەکەمە هەر نایگرێ تۆ سەلامیەکەم پێ بڕێ دوانم پێ بڕێ شکل لە کێیە برا جوانەکەم تۆ بەتاقی تەنیا هاتو یاخە وڵی دز ئاوایی ناگیرێ علاقە مدەڕعەیە مەفرەزێشتێکە بێنایە لەگەڵ خۆت ئەی بە ساقی چاو وڵی مرکزەکەمان یەک شوڕتی تیانەماوە هەمووی دابەزی و دەورێن بەس من و گەورەمی لێماوە باش ئێستا عیلاجم کە سیاری من دەزراوە دزراوە سیارەکەمان خەمن نەبێ کامێرتان هەیە نەوەڵا کامێرێکی بەخوا گەڕک ئەمەنە تروک و ڕەزیلن ئەوان هین ناکەنەوە بابرسیمان ئەزان بۆ گەڕەکەی ئەوە زۆر ڕەجێ لەم سەر بۆ ئەو سەر و حادیز گەشت ڕوویە تێگەشتی یەک کامێرەی تیانە بوو بە قوربانە بم تحقیقێکی باشم بۆ تیا بکە مەمنوتم ئەو سیارێ مێتەوە خەمن نەبێ سا ڕم بە ناو کامێرەکانە ماڵەکان ئەگەڕێم زانام چه کامێری هەیە کامێرە هەر نییە من سیارە مێتەوە لە حکوومەت خەمن لە پۆلیس باشە بەسەر چاو دۆزوان باش چی بکەین مەڵامەگە تەکسیە بگرین شنەکە تەکسیە بگرین تاكسي بنين بوم بۆ ماڵی باوکە دبر بابرين باش نییە سەرێکی ماڵی ئوم ڕەبیع بم گونا حەچی هذا بس ها ام ربيع مو بتشي هذا برو جاي برو وچێ سیارەکەم ژنەکە عەتیە عەتێ ڕاکە ڕاکە عەتێ ڕاکە عەتێ ڕاکە عەتێ ڕاکە چییە؟ ئەها سیارەکەمان چی؟ ماڵیە هاتوتەوە یانی چی؟ ئەوە چییە؟ معقولە بەدرێت و خۆی بێتەوە ئەدێ وەرە؟ بزانینەکە خۆتە؟ وەڵا ئەوە ژنەکە یەک دەقە باخێرە تەلەفۆنی بۆ پۆلیس بکەم بڵێم کاکەی گیان دەتوو بزانە ئەوە ناوەکەی ئەوە کوورە تۆتا وەڵڵی وەبیلای ئەبی پۆلیس دۆزی بێتەوە یەک دەقە ئەلەو کاکە چۆنیت دوێنێ تەلەفۆنم بۆ کردمتم سیارەکەم دزراوە کاکە داوام لە هیچ کەسێک قەید نییە و شکم لە هیچ کەسێک نییە سیارەکان هێناوەتەوە دەستا خۆش بێ و من هەتا ماوە مەمنونی ئێوەم دەیخوا لەگەڵ لەشیان ساق بێ پۆلیس ژنەکە ئاها تۆ سەیریکە ئەوە چییە؟ چییە شتۆیانە؟ نەوەڵا ئەو نامەیان داناوە نامە؟ سڵاو کا حەسەن ببوورە من دراوسەیەکی خۆتانم شەو ژنەکەم نەخۆش کەوت و تەکسیم دەست نەکە و بە ناچاری سیارەکەتانم چەتاڵ کرد و بردم ئەی هەوار گردنم ئازاکەن
ئەی هەوە داوای لێبوونی ژەکە پارەی پێ نەبوو بەعازیە بەناشکری بم بۆ نەیەوە ئەم شەو سەعات دەی شەو فیلمێکی سینەمایی کوردی خۆش ئیژەکات هیوادارم بچن دووبلی تیشم بۆ داناون لەکوێ بدەیت ئەتە بزە لە ناوەکەیاتی وەڵا ئەوە تا لەسەر داژبڵەکەیە ئەها ژنەکە تۆ سەیدی کە ئافرم زەلام هێشتا زەلامی ئاوا شەریف هەیە دراوسەی باشی شەرماوە بەخوا گوناحیشە چەند ڕێک و پێکە ئەڵێ چی ژنەکە بچین بۆ فیلمە دەمێکە فیلمی کوردیمان نەدیوە حەزمێتی ئەڵێم قەزوانی سوێرێنم باشە کچێ قەزوامە تۆ بڵە گەرمە شامی وەی کە خۆشێکڵێ قەت سێ فلیماژێنم باشە تۆ زانین چۆن بۆ نیە ڕۆشتێکم بۆ لێنێ چیم بۆ لێنێ ساوەر و گۆشتی سوورەکەمەوە ئەڵڵا کە خۆشە شەویش قەزوان و گەرمە شامی بۆ سینەمە سعات داڕێ خۆ جوام بڕازیێنەرەوە باشە دە باشە من ئێستا سەرێکی هینێم بابا ئەچم بۆ ئەرێم ڕەبیعەنە بڕایەوە نانە خەیاڵ نەما سەرێکی بازار ڕێم و تۆ زێشتەکڕم و یەمەوە کورە من چاوم شور بێگەل لە تۆ زیاتر کە دەمەکە دەبڕۆ ژێر و چەتی و باشە بە قوربان دەبڕۆ ڕەبیع هاتم دایمەخە قەزوانەکە کورە بابل لە سینەماکە قەزوان هەیە 20 دقیقە فیلم دەست پێەکە وەڵا گەرمە شامیشی وەک دەتۆ سەرکەوە ئەومان نهێنا کورە کاکە لەوێ لێتی فیلمەکە دەست ڕاکە دەی خێرا دەبڕ دەی پێ هەڵگرا ئەڵێم ژنەکە بۆ نەچین ئەو کوڕە بدۆزینەوە کە سیارەکەی بردەبوو ئەبێ سوپاسی بکەم بەڕاستی فیلمێکی خۆش یعنی تۆرە ئەمەنە ویژدانە هەبێت سیارەکە بۆ من بێنیتەوە بەم دۆزە شۆ بچین کە درەنگە عیبە بیخەرە بەیانی یەڵە بەیانی چەپکێ گوڵیشی بۆکرین و اینجا سوپاسیشی یەکەین دەبار باتی دەشوێ وەرە ژنەکە وەرە ئەوە چییە؟ کوا قەدەفەکان قەبری باوکم دز هاتۆتە سەرمان هیچی تیان نێشتووە تەلەڤیزۆن ژوورەکانی کە هەیە کە ژنەکە وەی باڵم ڕۆ هیچی تیا نەماوە حسێن وەڵا ژووری نووسەکەت ماخۆ خۆ هیچی تیان نەماوە هاتوونەکان فێر یەک دەقەڵام پێ مەپەخ هەرچی بکەن حسێن ماڵ بێرا بوو بە قەبری باوکم مەپەخەکەت پەرداخێکی تیان نێشتووە حسێن چی بکەمە یاردەوە لە بزانە وەرە فریاکەوێ هیچی تیا نەماوە فریای چی کەوین کورە مامان بە پوڕ گیرە کڵاو کرایە سەرمان براڕۆ ئەزە چی بینیان بەستێم گێرە خوای یان چی بەسیە کاغەزی چیان بۆ داناوێن ژنەکە براڕۆ نووسراوە فیلمەکە خۆش بوو فیلمێکی خۆمان بووین بە فیلم یەک دەقە با تەلەفۆنی بکەم یەک دەقە وەرە ڕووی بابی ڕەبیع ڕاست بێسە وەختیەوەی بەدۆزیشەوە بۆ پۆلیس پۆلیسە کاکە فریاماکەم قڕ کراوە بەسەرمانە ماڵەکەمان هەر هەمووی تاڵان کراوە وەڵا کردویانین بە فیلم Băsărhata, Tanzania, Trajiniya.
سۆڵێک قوپاوە دەچی بکەمیتەوە بێپارەی و نەکبەتی و نەبوونیەکی ناوەتە ها یەک مانگی ئیتیهابی کردەوە خۆ ناتوانم خلاو حاڵ نییە مەیسیان ئەخ بەخۆ خەرکەدە بە سامرین پارتێ گۆست لە ماڵەکان نییە من بیقۆسە بۆ تۆ بۆ پارتێ گۆست دەچی بکەم ژنەکە ئەوە تا خەڵک کوڕی لە خارجە بەم دەست بۆ دەست بووە نێرێت ئێمە بەعکسە بێ ئێمە بۆی بنێری بەخوازە قەزی نوێی بازارم لە ئەس بکەین ێساس بکەین حەمدو سەنای خواکە ژنەکە بزانێت خۆ سکورم لەبەر قاپی خوا بەخوا ئیشەڵا ئەمڕۆ دوعایەکە کەم بەشکو ئیشەڵا خۆی گەورە ئامین ئامین خوایە بە دوعای فاکان بێ خوا ڕەحمێمان پێ بکەی خوا دەروی بە ڕەحمەمان لێ بکەیتەوە خوا سکورم بەخواش نەکە خۆ من بەزەیی دنیام بە تۆیەتەوە خۆ من ئەزانم ئەوە 4 مانگی شەوا بزانم دەممان بەر پلێ گۆژ نەکەوتووە نەبەخوا قەیناکە منیسکە سوورەکەس حەزم لێ بوو گوڵا باسی بکەم دەباشە مادەم وایە بە بەرماڵەکە ڕاخەم ئەوە تۆزێ دوعا شتەکەم بەشکو ئیشەڵا خۆی گەورە ڕسقی بە خێرمان بە هەمووسی لای خوا گەورەیە سپاسی خوایەسان ڕەحمان پێ بکەیت دەبیێڵە دوعاکەم کەم دەبیکە یا الله خوایە بە گەورەی تۆ یا رب العالمین یا رب العالمین بیکە بە خاتری گەورەی و عەزەمەتی خۆت ڕسقێکی بە خێرمان بیت ئەو ژنم ئەوەتانە 6 مانگە بەخوا تامی گۆشتی هەربی چۆتەوە یا رب العالمین بەشکو ئیشەڵا بەیانی بە گەورەی و عەزەمەتی خۆت کە لە خەو هەستاین گیسکێ لە حەوشەکەی بڵێ بە بەشکو ئیشەڵا دوو شیر گۆشت ببرژین بەخوا ئەو بۆنێ تۆ خۆسە یا الله خۆی گەورە خوان باوکەڕۆ بە ناموسم وازام ناسکی خۆمم دانا ئەلەم ژنە ئەوەنە کەرە مێرێ کەرە چەورە ئەرێ ژنەکە و نانوچایە نەبوو هاتم ببینە خۆ مۆزم زۆر تەواو ئام زمانی ئەم ژنەشم هاتی باوکە ئای ڕەحمە لە دایک بۆی کۆڵی تڕێ لەو پێیەوە تا بکرە بێن دەبێنە خەریکەکەم وەس خۆدی بخۆ خوانێ ڕێژنەکە هەم دیز ماست بەیانی ماست نیوە ڕۆم ماست ئێوارە ماست وەڵی ناوسکم سپی بووە خوانێ برەسیە بۆسی ناسکوری سکوریقان بۆی ناردی ناشکر نیم خوانێ بڕێ بەزاڵم ژنەکە باشکوی ئیشەڵا لە کولانەکە یان مەریشکەکە هێلکەیەکی کردوێ بۆ ناسی سەرێکی دەبیت بۆ کولانەکە سوێنێ سوم ئەمڕۆ سوم هێلکەی حەز نەکردبوو خۆ هەربێ بیکە دوێنە نەکردبوو ئێمڕۆ سەرێتی ببی نار ئامۆڕم لێکا تۆزی تسان نازانم سێتی ئەیتر بریز یەکەی نەکردبوو دوو ڕاستە بخۆ وەڵای ژنەکە مریشکە ناحەقی نییە ئێمە ڕۆژی 4 پارچە کولێری ڕقی بۆ گەینەوە ئاو دەرخواردیین ئەو ڕۆژە سێرم کرد هەرەوە مابوو زمان بگەمەوە تۆ بەشەری تۆ عیب ناکەی هەلی وا تێگەشتم من لە چاویە هەوی بەس نانی ڕقی بێنین تۆ سەوزەوشتم بەنێ دە خێر دەگا بە ساقەوم تا حەوشە بڕۆ بەشکوی ئیشەڵا مریشکە کێلکەی کرد بێ دەبڕۆ ئازارێ ئەخ دەتۆ خێرابەنیش برسیمە ئەخ وەڵای بۆم ناکە دەتۆی ڕاکە بۆم حەوشە بزانە بەشکوی ئیشەڵا مریشکەکە هێلکەیەکی کرد بێ دەی بە ساقەوم دەی قەزار لە قەبری باوکم ماشەڵڵا لەو لار و لەنجێ و براڕۆ لەو زمانی بەقورئان ناخۆی مەگە چاکە بخۆم دەی خوای هێلکەی کرد بێت ڕوو خۆشە ژنەکە هێلکەی کردێتی کە زوم بۆ کولانەکە بۆ هێلکە نەبوو یەک بزر لە ناو کولانەکە بوو هەنا لە خۆزیە نابرانی بکەم بەخۆ دوعاکە قبوڵ بوو یعنی ئەو دوعای من دوێنێ کردەبوتم خوای گیسکێکمان بیتێ لە حەوشەیە ئەی خوایە لێو بە زیابێ خوای هەتا ماوە مەمنونی تۆم خوای لە بەزەی و ڕەحمی خۆ بێ بەشمان نەکە یا رەب العالمین ئەوە چییە ئەو چەپەڵیان و حەفلە و گۆرانیە ماڵی شەکی بەفە نییە دەبڕۆ پێی بڵێ بڵێ کاکە ئەگەر ژنتان بۆ کوڕەکە هێنەوە بە بەردابین لەو حەفتەیە دوو هەلهەلەلی دەڕاکە دەبڕۆ ئەی خوای لێو بە زیابێ هیزێک وەڵام لا دوعاکە بە قبوڵ خوای لێو بە زیابێ خوایە جانە ببانانەوە ئەرە بەبانانەوە وەڵڵا بەبارانەوە ئەرە بەخوا ڕۆشتن بەتیلیانەوە باڕانەوە ئەی زەمان و قەڵقاڵ شەمان جلکی نەردوو
وي خوالي وبزيادة خوالي ما تيقني خوالي خوشي ما اللي تيقني خوالي وبزيادة راك اوكي باهي خانة ولا باهي خانجكتي ولا أي أخبار خير ان شاء الله جاتي والله اولاد ما خوش انا بيتو خايف الاخوه بس يا بسيبوا شي والله هلا وهستها بتشوبه ديره وتوزه او ناباك مو كاسيره كم جود يا حيوان لحوشك اخواني بري خواني انا والله جود يا بزت انا والله الاخوه بس يا اخوه دارون برحمتي لكم انا بخوا بس يا بداري شتو لا هو تبزانة سيبوا تصير وياه والله ان شاء الله ايوا شلنا خوشياب او موضوع خير انا والله حيوان دوتي انا والله جا قراري شبا ودانيش بو خومان دانيش يا كم بو خير بو او مسلمان انا فقير وهذا الراي مولودي فيها خومان باشا تعملوا سياق بعدين نقول داني شفا قوش يشتامبون يرب خمن نبيها انا والله يا اخوة بخير بي يا اخوة بخير بي يمشتير قوش دقون باوشي انا ما بربي الا تسوري لا شي حفلك يعني حفلة نبو كانت ولا خالد أوس نبو اي أزانيتي تو دعاونك خواب منسكك يا كينك بزنيك مان مابو ايه إما بزنيك مان أبو ولا فاتو بزنيك واتو تحوسك ولا واحد لا أبو فيها يعني دو بزن لحوشكين ابو يعني من دو عام كنت بزنيك هاتا مالية مدوان شو تأوديو والله دعاء كان قبول بو أين على بيسخو بعد راسك وهيبي عندك والله بيم ناخوش والله بيم ناخوش والله حسكم شكيبني نوكي نبي بشتي بخوري مالي ساكن ساكيبها يا شنو كم من دو عام كنت معقولة داني يبو من دوان بو او والله دعاء قبول بو والله بيم ناخوش لا والله بيم ناخوش شنو كا لا شتي وانا لي كنا يا شنو كم من دو عام كردو من هيلاقو من بارامتو بو من داني او دوان والله بيم ناي نا والله بس كان ناكي بل والله تون نايم من هذا بابروين هذا لاوة بابروين لا وصل هذا قبيلة نجدي ولا زماني لاوة علم أول شيء أبوها بيساقة فيه شلون بيتعاقد من دو عام بو خوم كدو معقولة شكي بفني دو أولي من والقري يبو كاكبو تو قاسك أخواني ليه خوان سقني ليه رزق بدمي هسكسو بدمي خواتي بوسي بينا أخوة عليم بوها الناس أوقف كسر بري داسي فيه ببرزيان مزور محد ديتي ولمن مشوش من ميشكم خليكة تيجا شبابا من دو عام بو خوم كدوا معقولة والله عم باني دو بزنم بيني لمالي شكيب بناموس متشاوم بري بشتي سر نابيتو كسيكي باكي تكسيكي دل باكي أو تأخذوا عكاني قبولك عليم أنا بقول بانا بوزوعي كناك يا زاني حسم للثياب هذه بزانم حزل بخوا حسم زول أتونا حزل أتونا أتون بس تساوي وسير كوي سير بوسة بوير كوي بس شنك دعاءك بس دعاء خير يا الله خويا دعاء بجميع مسلماناني آمين آمين يا أرحم آمين يا أرحم الراحمين يا الله خويا يا أرحم الراحمين روك مقابي توبة قوري وعظمتي خوت يا الله أم آوى تسمع بيين تدي آمين جنكم حزيدة أعطونا بشكو إن شاء الله جنك تسن الله كيلو بس نيام يا رب العالمين يا كيلو أعطو من بوب نريد حتى ما ممنوني توم عبادتي توكم آمين يا أرحم الراحمين ما هي كلمات يا ابناء الروتشيبو هذا يعني تدي هاي نيه انا والله كنت انا توتشيت لا برسي يعني على دعاك قبول بو دعايتي تدعى بسيك الدرسو والله تمشي له اعطون والله ما عملتونا ملحة وصدي كتجنك وانا لي دعاك وهذا دي رسيت ورك هذه هذه واي قولة
خوای لێو بەزیابێ خوایە سپاسی خواکەی خوا دڵمانی خۆش کرد ژنەکە ئاتون الله یەک کیلۆ ئازون ئەی خوای لێو بەزیابێ خۆمەوە دەبێنە بێت خوای هەتا ماون مەمنونی تۆ یا رب العالمین تۆ زۆر گەوریت من هەتا ماوم عەبدی تۆم ئەوە ماڵی شێکی دەستیان کردەوە باڵپەرکێ نازانم ئەمە دامە حەفلەیانە ئەم جاریانە خۆم نەچمەڵم ئەلێ بابە عیب ناکەم حەفل چێت هاوار و گۆرای وتە تا لە چ یەکە ئێستا یەکە ئەی منێ خۆمە چم بۆ منی فێ من ئەگەر لە ئەڵبێنەکان بخوانی بە خۆمەوە با بچم بزانم ماڵی شێکی بۆ منی فێ نەی دەنیش أبشري هالأيام قد سبيتاي يستن الأيام أرد لو معنا جانا خلقم مقبالي أرفم كما مواد الأيام أشيري هالأيام أسواني بري خوالي وبزيادة خوالي وبزيادة سابين خوالي وبزيادة فرمو يا أخوة بخير بي فرمو عقب بخير بي كاكلا وجيال يا أخوة بخير بي يا أخوة بخير بي كاكلا وجيال شي وبس من ناوتان تكاكا تو نازانين لأخواتك كولان أخواتك تعزيه قينا أخوة عفيك إن شاء الله ظلمان خوش إذا ما بزادين بس الفربيتي بقولين جيبوها تطعمون خويا بزيابي أما مرتاحين أما مرتاحين نبيته الأخوة شي تتمازين الدراسة ما بزانين واز بێنە ماوەیەکە نازانین چییە هەر دەرگاکەینەوە دوودوشت خۆیە کابەژورە مەسەڵ وەکو چی دوێنە بەیانی خوا دوو بزنی بۆ نابی نێرومێ تێگەیشتی منی شێشێکیانم لە ڕای خوا کرد بەخێر بۆ فەقیر و هەژار یەکێکیشی بۆ خۆمان ئەم ڕۆژانە چوو دەرگای حەوشە بکاتە سەیرەکە 2 کیلۆ ئاڵتۆ 2 کیلۆ ئاڵتۆ جديتان والله بسيت والله سيري عجيبة والله سيدي كما شاء الله جازاني شي اما حياة بسويتي سيكا ما شاء الله وانا وبزيادة والله شاصان هي باكم بشرفكم كلي بختان كراوة خلق يقيق بويت هي دودو بويت نعمتي خوا لەگەڵ مانە باشە ئێمە دڵمان پاکە خۆمان خراپی خواژیان هاوکاریمانەکە یارمەتیمان هەیە بس تۆزێک لەسەر خۆمن بابە و ماڵی خوار و تعزیان هەیە کاکە لاوەجیان ئەمەمە مرتاحی نەبێتەوە بەخوا لە خۆشیە هەموو گیانم پێکەنێ هاوبووبانم ئەزانم بۆتەوە بەڵێ ئەرێ تۆ وازەوانە بێنە ئەم گوپۆ بۆ ئەمەلیان نەکردو ئەڵێ نقڵە لە دەمتا ئەرە تۆقی گوپی منت چییە؟ ئەی تۆ سەری خۆ بۆ زەرع ناکەی تۆ خۆش بوو من زەرعیشم کردەوە چوم لە تاران بۆیان کردم جوازەکەم تاڵ و ویزەکە کە هاتمەلۆ سەر یەک مەکینیان بوو لەمە قێوە دواخۆ ئەوە خوار و خێکی شتی قاچاقی کردو و قاچاقی بردووە خوای تراوە خوا ڕەحمان بێ خوا کاکە لاوە ئێمە ئەوەنە پاشین ئەوەنە باشیر خوا دوودوو بۆمانە بارێنێ دەشانە شانسی خۆمانە بڕۆ چایەکی جوان بۆ کاکە زەهرەمار ئەڕۆم بەسەر کورە ئەخباڵێ بە قورنەجیە و لە ماڵی تۆ بە قوڕێکی هەیە و کەنەکەم شەکی ئەو ڕۆژتم مەعتەم بە قوڵگیری کەی سەلامەتە بی ئیشەڵڵا هەریشان ئازەمە تەواوە لە شێتوشتی واجە بە تەواوی چیز وازی لێبێنە کەی بخوانە هەموو یەکەم بەخۆمەوە هەبە بێنە ئەمە هەمووی بۆ خۆنی ئەمە خوا ناردوێتی ئەمەیان بۆ تۆ ئەمەشیانەکەم بە پارە لە ڕای خوایە بە فەقیر و هەژار باشە قەینە ڕاستەکەی ئافرم ئەمە یەکەم بەخۆمەوە خوایە لێو بەزیاو بێ دەوەرە ئەو مێشکەوتیەک نەچێ دەوەرە لە پێستی خۆمە هێرە دەرەوە چی بۆ لاوە ماڵی شەشی بەفەنین ئەسیان کردووە ئەی من دوعام نەکەوتم کیلۆی ئاڵتونان با بۆ بێت ئەی دەبا ئێ باشە دەی بە حیسێتم بۆ ئەوان 2 کیلۆ چووە قیسەکە پیاکەسرافێن داخی ئەم شتەکە تۆ واڵی خەریکە لە پێسی کورە بابە من دوعام کردو من هیلاکم بە دیارەوە معقولە من کیلۆیەک ئەو 2 کیلۆ هەموو دوعاگووە لە پێکەسا بۆ سەمیعی موسڵمانان نەسا بۆ خۆمان ئەمە توی بیدا آخر معقول نییە من هیلاکم بۆ دوعاەوە خۆم ئەزانم چیەکەی بەس قسەمەکە چیەکەی وەڵات دوعاەکە کەڵم خوای جان کورچیلێکم بەرەو بۆ وە خوا نەکە من یەک دنیا برادرم هەیە بە یەک گورچیلەوە ئەژین شەکی ڕێک هەردوو گورچیلەکەی فت خۆڵان خۆش وەڵات دوعاکەم کوڕەکەشی نێت سیوانەکەی نییە خوا تۆ بە تۆ بە نێکی نییە من خۆم ئەزانم تۆ بە تۆ بەخوا تۆ بە سیوانەکەی ئامان بێزان بەشنەکە سیوانەکەی يا رب العالمين أم دعاء لي قبولك أما آخر دعاء أمام بوزي بدشك يا أرحم الراحمين هتا ما هو من عبدي تومبود
ڕوحەمەت و یا ڕەب العالەمین خی گەورە بەهانی کە هەستام لە خەو گوچیلێکم بەرەو بۆ خۆت یا ئەرحەم الراحیمین کاکشەشی بیدراوە سێشمان کوڕەکەی لە خایرجە یا ئەرحەم الراحیم بە حیاتی نێتەوە ئامین ئامین یا ئەرحەم الراحیم ئەو تۆ تەواو نەبیانەکەیەوە تۆ نانە خۆی زانەزانەمە ئەقی جانیام خێرا کاخ ئێمە چی بۆ لادێ و دوورە و تا ئەگەینە ئەوێ ماڵە ئاوا بێ بەزیایکەوە هەر داخانە ڕاچێ دەرگایە دەگە ڕووچان چی چم ئاوتونەکان بەم لە خۆ دەکەی وەختی ئاوتونە دەبم زانە چییە؟ بچێ بێ بەم بەیانەیە چیە بوو؟ وای کاکە جان السلام عليكم بابي يا بابا خير بيتوا ولا جاي واو مامي بخفل بالي بكاكي يا بابا خير يا بابا خير بيتوا واخويتي مالك انا والله نقول اللي رياري مكان بابي يا بابا خير بيتوا دارم نفسك قريب السنه يا بابا خير بيتوا انا حس باص مستشيل اي باشا تو مخصم نكدو كاكا ياكا يدو بس تلفوني بكذا كرم وتمفاجئك اي عمتي لدستك كتم عليك سميتو شوخي ما له بقرا باو دميه لا ألمانيا هم موديلا اما مليشه اما اما يعني وخمشين يا كرة جابوا يزقاري شتي شبكرم جوز كان عليه اسمه اما لمطار اليوم كردا هاتيونا كي تجو حياونا مسمانا شي لمنطقة ما اشتي وانا خير شكي دا كابتن يتكارا وتوش ويوصل الزور جوانا مامي يعني اما ديوليك شمشي سطلعوا نجوانا بابي لقد زغتو شكرك تصومي والله روح باش يا قد دايكي وازم لي بين شكلك مدابز بس دايكي عزيتي طومبا شكلك ما فريت تتوارص مخو هواف ئەی هواف باوکەڕۆ هواف وەرەجی هێواژنەکە ئازاد کوشتومی ئەی دانیسە دانیسە باوکەڕۆ ئازانێ خەریکی کوێر مەکە ژنەکە ئەی باوکەڕۆ ئەلێم زوو ئالە خۆمەکە ئەوەتە ئەو ئەتەڕکە پێکرد قەینا ئەو گورچیلێکە بە گورچیلێکە نەژیم ئێستا شەجیم هەردوو گورچیلێ دەزاوە دڵنیام ئەی باوکەڕۆ ئازارم زۆرە ژنەکە چیم لێگەی ژنەکە ئەڵە بوو بۆ بۆتەوانە ناگەم زۆر هیراگەم قەڵەقە بسنەبی ئەو داشمیایەتە نازانم بە باوکەڕۆ وتم دوعامەکە ئەی زۆری ناگەم وتم دوعاتە ئەی باوکەڕۆ مردم فیبوو ئازارەکەم زیایی کرد ژنەکە قاتل راکێسە قاتل راکێسە هواف قورچی لەم داقی باوکەڕۆ برارۆ لاوەتی وەڵا لاوە بەوداوە ناگەم بە غەزەقە دوعالە قۆمەکە بۆ دوعالە قۆکت قەینا ئێستا بەشکویش وەڵا شەکی بتەکردنی ئەی باوکەڕۆ باوکەڕۆ برارۆ ئازارەکەم ئازار تحملکە تەبەخیراتی تۆ بەخیراتی باوکەڕۆ دو حبي زور باشم بۆیە ناوی بیزەخت و شەکەڕەکەت هیچ سەوڕێکەش بەخوا ئافرم ڕۆڵە لێرە حەوانە هیچ باش نییە بەخوا بەزەڵێن هەوو دەرمانەکە هەیە لە وڵاتی ئۆرجیناڵە ئەوە زۆر بەقووەتە با وڵاتی ئۆرجیناڵ نا هیچی دەرمانەکە ئۆرجیناڵەوەتە ئەسلیە ئاها دەبەش ئینشەڵڵا ئەو شەکەم چۆرێ بدابەزێ ئەمە دیۆڵێ فلیمین دیێت داوەتم داگەڵ قژیشت نەماوە نەما بابردی هەستە مادەم وایە تۆش لەگەڵمانەوە نەچی بۆ ماڵ دراوسێ ئەجری گرانە کوڕم بەخوا هێخان هاوارەکە هەستە ماڕێ بابڕێ خێرە هیلاکم زۆر هیلاکم بە قوبانەوە ئەی تۆ دەستی بکەسەر دەی کورە دەست سەرتر شێت بوو
كل أبينا أنا ويا أنا ويا كل وسيم أنا ما تتوزع أي برارو ما سيبك زهيرة كم هاي دخولنا لازم أمشينا ولا أول شيء الشعر اللي تبصها ما قررت ترجعه ما قرر السلام عليكم كاكلاوج أو خيرك كاكلاوج في بلا قوما وانا كاتشيب لا ولا قوما يكتقشنا كاك شيء قلت له ناشي والله شكون الله يجوزي صاخر أيام كل شيء والله وين راسي بيو كره كمان عم بربياني لأوروبا هات لا خوا بس يا ابي انا باكم توعى كان معكز وتوانية والله إلا خوام جيرها هو كاكم لا يوم قل هاي شيبا شيبو براجنا ما دعاء شيكل وأوي أنا كم سال دعاي كن إيه بذنك ما نبي كتيدو بذن هذا مالي يوبا أما يعني دعاء كاني أم وجيا بوا وين يوم بزيادة دوام زالي دعاي كن كيلو أصل بيبو من كتيدو كيلو أصل وين يوم بزيادة أي شيء هنا تجيبو يا هم ثالث والله بلان فيه دعاي كن قرسيليكي خوي بوتي دواني تو بوتي خورك يما بيته هي ولا يتو بسم الله الرحمن الرحيم كاكلاوة اي دعاو كردو تا او كاتي نيتي باك بو خوا بوي گيرا كردوي بلان دعاي عكس بووا او سواز بو خوا هزار رحمة لقبري بيشينان فرميان دعاء مكة لنويستان أكوي لخوشويستان مساتا سير كانوا بيبكن انطر لساتا همو هفتان بابتي جوان لكن علي ديما تيفي بوبيرو جوان لكن علي ديما تيفي بوبيرو جوان كرمساتا بسرهاتا تنزاوية راشدية سردما قباحتا روبي استانا رحتا قناعتي هيت نماوە كسا قايلة كس نماوة باش خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە سادە